دەسەڵاتی کۆماری ئیسلامی نوقمی قەیرانی چارە هەڵنەگر. ئابووری سەرمایەداری ئێران لە ژێر ڕێبەرایەتی حکوومەتی ئیسلامیدا کەوتووەتە بنبەستێکی تەواوەوە. سەرمایەگوزاری دەرەکی بەهۆی سزا ئابووریەکان و سەقامگیر نەبوونی دەسەڵاتی سیاسی لە ئێران لە سیفر نزیک بووەتەوە. سەرمایی ناوخۆیی بەهۆی کەسادی بازار لە سەرەوەبوونی خەرجی بەرهەمهێنان بێ ئاسۆیی و داهاتووی نادیار و هیتر زۆربەی ڕووی کردوەتە تیجارەت و بازرگانی. ئەو کارخانە و ناوەندانش کە بەدەست دەوڵەت ویان سپای پاسدارانەوەن بەهۆی لاوازبوونی بەڕێوەبەرایەتی و گەندەڵی ئیداری و دارایی لە ژێر زەرفێتی خۆیاندا کار دەکەن. سەزا ئابووریەکان گەلێک گیر و گرفتی لەسەر ڕێگای کڕینی پارچەی یەدەک و مەکینەگەلی بەرهەمهێنان بۆ خاوەنکارەکان پێکهێناوە و پێداویستیەکانی ئەو ناوەندانە بەناچار لە ڕێگەی دەڵاڵەکانەوە دابین نەبێت و هەر بۆیە لە قیمەتی ئاسایی گرانتر بۆیان تەواو بێت. بازاڕی ئێران پڕ بووە لە جنسی بەرهەم هاتوو لە وڵاتی چین کە قیمەتیان لە جنسی هاوچەشنی ئێرانی لە خوارەوەترە و هەر بۆیە توانای ململانیان لەگەڵیاندا نییە. ئەمڕۆکە لە ئێران لە زنجیرەی سینەزەنی و مۆر و تەزبێح و مەقنعە و بەردی تاشراوی سەرقەبرەوە بگرە هەتا دەگاتە جنس بۆ کاری پیشەسازی هەمووی لە وڵاتی چین بەرهەم دێت و بە نرخێکی کەمتر دێتە بازارەوە. ژمارەیەک سەرمایەداری ئێرانیش ڕوویان کردوەتە چین و هەر لەوێ بە کەڵک وەرگرتن لە هێزی کاری هەرزان لەم چەشنە جنسە بەرهەم دێن و دەینێرنەوە بۆ بازارەکانی ئێران. ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ دەربازبوون لەم قەیرانە هەموو قورسایی خسوەتە سەرشانی کرێکاران و خەڵکی هەژار و کەمداهاتی ئەم وڵاتە. بۆ بەڕێوەبردنی ئەو سیاسەتەش پەیوەندی خۆی لەگەڵ جەماوەری خەڵک لە ئێران لەسەر بنەمای ترساندن و تۆقاندن و زیندان و ئەشکەنجە و کوشتوبەر وادا سەپانی کۆنەپەرستانەترین یاساکان دامەزراندووە. نیگەرانی ئەوەیە کە ڕاپەڕینی جەماوەر مەجالی بەڕێوەبردنی ئەو سیاسەتەی بە شوێنەی و هەنگاو بە هەنگاو پێنەدات. بەڵام لە هەمان کاتدا ڕژیم نیگەرانی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ جەماوەرێکە کە تا ئێستا چەند جار ئەویان هەتا لێواری لە گۆڕنان بردووە. بەڵام ئەگەر ڕژیمی ئێران تووشی قەیرانە و بە شوێن ڕێگەچارە بۆ دەربازبووندا دەگەڕێ، قەیران سەرتاپەی ژیان و بەڕێوەچوونی کرێکارانیشی گرتووەتە بەر. ژیانی چینی کرێکار چ لە دەورەی کەسادی ئابووری سەرمایەداریدا و چ لە دەورەی گەشە و ڕەونەقیدا بەردەوام لە قەیراندایە. سەرمایەداران لە دەورەی کەسادیاندا کرێکاران بێکار دەکەن و دوجار دەورەی ڕەونەقی خۆیان بە توونکردنەوەی چەوسانەوەی هەرە و کرێکارانە بەدەست دێننەوە. ئەوان واتە کرێکاران هەم لە شایی و هەم لە شیوەندا دەبنە قوربانگا. ئەگەر بۆ سەرمایە داخرانی کارخانەکەی بەواتای ئەوەیە کە ئەڕوات و لە بوارێکی دیکەدا درێژە بەکاری خۆیدات، بۆ کرێکار بەواتای ئەوەیە کە هەموو ژیانی خۆی و بنەماڵەکەی دەکەوێتە مەترسیەوە. ئەگەر سەرمایەداران و دەوڵەتەکانیان بەردەوام بە شوێن دۆزینەوەی ڕێگە بۆ هاتنەدەر لە قەیران و لەلایەن ناوەندە جیهانیەکانەوە ڕێنوێنی دەکرێن، کرێکاران بۆچی دەبێت دەست لەسەر دەستدا بنێن و چاوەڕێی کۆتایی هاتن بە قەیرانی سەرمایەداران دەستاوەستان دابنیشن؟ گیر و گرفتی کۆماری ئیسلامی بۆ هاتنەدەر لە قەیران گیر و گرفتێکی سیاسیە و گیر و گرفتی چینی کرێکاری ئێران و ئەو هەلومەرجە دژوارە ئابووری کە بەسەریدا سەپاوە، پڕژ و بڵاوی، کەمبوونی باوەڕ بەخۆیی و نەناسینی دەوری چارەنووسازی مێژووی خۆی وەکو چینێکی کۆمەڵایەتیە. قەیرانی ئابووری کۆماری ئیسلامی بە ئامادەکردنی پێداویستیە سیاسی و ئابووری و حقوقیەکان بۆ تێکەڵاوبوونی تەواو و کەماڵی لەگەڵ ئابووری جیهان لە قەیران ڕزگاری دەبێت و بەرژەوەندیەکانی بە هەوراز و نشێوی سەرمایی جیهانیەوە گرێدرێت. چینی کرێکاریش بە هەنگاونان بەرەو پێکهێنانی ڕێکخراوی چینایەتی و کۆبوونەوە لە دەوری حیزبی سیاسی خۆی و بەهرەمەندبوون لە پشتیوانی چینی کرێکار لە هەموو جیهان قەیرانی خۆی چارەسەرەکات.